من شانۆم هەر لە مناڵیەوە مناڵێکی بزێو بووم هەروەکو مناڵانەی کە ئێستایان بینین بەڵام بە هەستێکی جیاواز لە کۆتاییە لە کۆتاییە چی؟ خۆجارە تاو نەبووم باش لە مناڵیا زۆر حەزم لەوە بوو کە لە سایە کەسە جیاوازەکان بکەمەوە هەستە جیاوازەکان تاقیکەمەوە حەزم لە گۆرانی وتن بوو حەزم لە گوێکردن لە مۆسیقا بوو حەزم لە سەماکردنیش بوو کۆتایەکەی پلەتە ئەگەڕێیتەوە بۆ ماڵەوە نا فەرمبەردەوامە دواتر چمە پەیمانگای هونەرە جوانەکان پەشداری چەندین شانۆییم کرد شانۆیەکان چی بوون؟ ڕاستەکە زێوەر دڵخواستنیانە کامە بوو لە ناو پەیمانگا و لە دەروی پەیمانگاش بەشداری چەندین شانۆیم کرد دڵخواسترینیشانم شانۆیەکی شێرکۆبێکەس بوو بە ناوی من و شەقام باشە شانۆ ئەتوانی پێمان بڵێ ژانراکەی چی بوو؟ ژانرایەکی کۆمەڵایەتیە بوو شانۆیەکی زۆر خۆش بوو باشە زێوەر بیرتە کۆتا جارکەی بوو کە سێری نمایشێکی شانۆیمان کرد زۆر بە باشی بیرم نایە بەڵام ئەتوانم بڵێم بە نزیکەی 3 مانگ لەمەوە پێش بوو 3 مانگ لەمەوە پێش؟ بەڵێ خۆمە خۆشە بە تایبەتی ڕۆژین سێرمان کرد ڕاستەکەی لە یادم چوو باشە ناوی چی بوو؟ من پێتەڵم شەوێکی لە بیر نەکراو ڕاستەکەی ئەوەی کە کچە عاشقەکەی تا بووایە؟ کچی عاشق ناشانۆ وا دیارە باش سێری نمایشەکە نەکردووە بێڵەبان من بۆ ڕوونکەمەوە نمایشەکە باسی لە ژنێکی قەدر لێکراوە کرد کە قەدرێکی گەورەی لێکرا بوو هەرگیز ئەو مێژۆ تاڵەی خۆی پێ لە بیر ناکرا و لەبەرەوە بوو کە باشە هاوڕێیان تکە ئەو مەسلەیە داخە من زۆر بێزارەکە نازێوەر تۆ نازانی کچان ئێمە بە ناخۆشی زۆر تێپەڕیون ناخۆشی زۆریان بینیوە بە تایبەت ئەوانەی کە لە شانۆیان ئەزانین تا ئەو کاتی کە ئەچنە سەر ستەیجەکە چەند تانیان لێیرێ تا ئەو کاتێک کە هەنگاوێکەنێن بۆ ئەوەی کە بێنە ناو جیانی شانۆوە چەند قسەیان پێوتر لەلایەن کەسە نزیکەکانیانەوانێ زۆر جار لەلایەن خێزانەکانی خۆیانەوە زۆر جار ڕقیان لێ هەڵەگرن تەنها لەبەرەوەی کە لە ناو شانۆیان بەڵام ئەوان تەنها بۆ شانۆ نەهاتوون هاتوون دەنگی خۆیان بگێنن هاتوون خەونی خۆیان بەدی بێنن هاتوون ئەو شتانەی کە ناتوانن لە ژیانی ڕۆژانەیان نابیکەن لەسەر تەختەیەکی شانۆ بیکەن من ئەزانم ئەو هەستە چەند قورسە کاتێکەیتە ناو شانۆوە کاتێک کابی بە کچێکی شانۆکار کاتێک کە هەوڵێکەی کاتێکەیتە ناو ئەم گیانەوانێ کە پڕە لەو ئینسانیانەی کە ناخێکی زۆر جوانیان هەیە لەسەر شانۆ بەڵام لە دەرەوەی شانۆ نا ئێمە تەنها کچە شانۆکارێک نین ئێمە تەنها بۆ شانۆ نەهاتوین ئێمە هاتوین خەونی خۆمان بەدی بێنین هاتوین هێزی کچبوون نیشان بین هاتوین هێزی ژنبوون نیشان بین هاتوین بڵین ئێمەش هین ئێمەش بوونمان هەیە بە دنیایە گەستی جیاواز ئێمە دنیایەک جیاوازین دنیایە کەسی جیاوازین هەروەکو من کە ناوم شانۆیە و لە شانۆشە خوێنم زۆر باشە شانۆ کەواتە با من پرسیارێکی لێ بکەم دڵخواستترین خانماکتەرە کێیە؟ ئەو پرسیارم زۆر بەدڵ بوو بەڵام من دڵخواستترین خانماکتەرم نییە هیچ کەسێک لای من تایبەت نییە ئەوان هەمویان خانمی تایبەتن هەمویان ژنە شانۆکاری زۆر باشن تێکۆشانی زۆر باشیان کردووە هەوڵێکی زۆر باشیان ناوە ئێمەش بەڕێزکی ئەوان ناڕۆین زۆر باشە من و زێوەری هاوڕێشم زۆر سەرسامیانین بەڵام ئێمە زیاتر سەرسامی پیاوەکانین باشە باواز لەوە بێنین ئەیچی سەبارە بە شانۆکانمان شانۆکانمان؟ ناوی چەند شانۆی ئەزانن؟ ئەها ئەوە بڵێ من لەوەیە زۆر باشم زێوەر دڵنیام تەنانەت لە تۆش باشترم بۆ نمونە خولە چەخماخە باشە دڵنیام کە من زۆر لە تۆ زیاتر ئەزانم تۆ دڵنیای لەوە؟ بێگومان خۆت دەستی کرد بەم یاریە ئەما ئەو یاریەیە کە من خولیام زۆر لی هەیە ڕکابەری با دەست پێ بکەین لا نەوازان خەونی نیوە شەوی چلەی هاوین ژووری ژمارە 6 بۆ دۆزەخەی بێگونا هاملێت ژن بە ژن ئۆتێلۆ ڕۆمیۆ جولێت ژووری ژمارە 6 ئۆدیپ ئەنتیگۆنا باشە هاوڕێ هونەر کەوتن بە ڕقانیە لە یەکتری ئەو خۆی دەسی پێکرد هونەر جوانیە تەنانەت جوانبینینیشە و لە ڕێگەی و جوانبینینی شەوانێ دەتوانین ئیش لەگەڵەوەی شانەیە بکەین کە باش نین ئەمەم بۆیەوت کە ئێمە بزانین ئێمە بۆچی لێرەین ڕاز ئێمە بۆچی لێرەین تەنیا حەزێکە نەخێر ئەڵکو پێویستە لێرە بین تۆ تێوی باکتەر
سەرەتا لە خۆ بپرسە بۆچی لەبەر چی ئەوانی کابن باکتەر کێن ئەوانی کە نواندنەکەن کێن گەورەترین تاوان و تاوانەیە کە لەسەر تەختەی شانۆ ئەکتەر بۆ چەپڵەی بینەر نمایش بکە کاتە لە ڕاستی دەخە شانۆیە کە دوورەکەوێتەوە ئەکتەرێک بۆ دەستخۆشی نواندنی کرد ئەو هەوڵەکەیش کەس خواردووە باش بوو بیرم کەوتوانە ناوی چەند شانۆیە زانی؟ ئایا تا ئێستا وات زانیوە نمایشە شانۆیەکان تەنها بربەستن بۆی کە گەورەکان تێبگەێنن پڕن لەمانەیە ئاڵۆس نەخێر بەڵکو شانۆکان زۆر کات بەمانایەکی سادە مناڵەکانیشتان تێگەێنن لەو بابەتە گرنگانەی کە پێویستە لێوی فێر ببن هەمیشە فێربوون لە ڕێگەی پرسیارکردنەوە و بە دوای وەڵامەکەیە کەواتە مناڵەکان پێویستە سێری نمایشە شانۆیەکان بکەن بۆ ئەوی ئەو پرسیاریان لا دروست بێت و بە دوای وەڵامەکان ئابگەڕێن هەرگیز لە پیرۆزی شانۆ لامێن زۆر سوپاس هاوڕەکانم ئێوە پەیامی جوانی خۆتان کەیان ئێستا ژۆرن با کۆتایی بێنین بە شانۆیەکەمان ساکۆ ساکۆ ببورن هاوڕێ تاوبووین لە من و هاوڕەکانمەوە ڕۆژی جیانی شانۆتان پیرۆز بێ ڕۆژی جیهانی شانۆتان لێ پیرۆز ئایزان و خۆشەویستانی کورسات لە هەر شوێنێک بنەری ئێمە جوانترین سڵاوتان لەبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش ئەمڕۆ 27 سێ و ڕۆژی جیهانی شانۆیە ئێمە لە دەستگای میدیای کورسات و لە بەرنامەی کورسات مەگەزین ویستمان دەستپێکی بەرنامەی ئەمڕۆمان جیاوازتر بێت لە هەموو ڕۆژێکی ترمان ئەمڕۆ تایبەتکەین بە شانۆ تایبەتی کەین بە شانۆکارانی کورد تایبەتی کەین بە ڕۆژی جیهانی شانۆ ئەمڕۆ دەستپێکی بەرنامەکە وەکو بینیتان بە نمایشێکی بچووک دەستی پێکرد بە هەناسەی ئەو گەنجانە دەستی پێکرد کە داهاتووی ئەم هونەرن لە کوردستانە ئەوان خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانین پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی کە ناوەندێکی گەورەیە بۆ پێگەیاندنی هونەرمەندان لە کوردستاندا سڵاوتان لەبێ و ئەم کاتە هەموو کاتێکتان باش پیرۆزبایی ڕۆژی جیهانی شانۆ لە ئێوەکەم لە خۆم یەکەم و لەسەر جەم شانۆکەرانی کوردستانیەکەم ڕۆژی جیهانی شانۆ لە تۆ و لە هەموو بینەرانیش پیرۆز هیوام وایە هەموو کاتێک هەموو کەسێک لە جەژن و خۆشییا بێ ئەم ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە بۆ من و هاوڕەکانم بە تایبەتی چونکە ئێمە قوتابی پەیمانگای هونەر جوانەکانی سلێمانین و هەموو پەیمانگاکانی دیکەش هەموو هونەرمەندان ڕۆژی جیهانی شانۆیان لێ پیرۆز بێ ئەم جەژنە بۆ ئێمە زۆر پیرۆزە هەڵبەتە سوپاس بۆ ئەم دەرفەتەش کە بۆ ئێمەتان ڕەخسان و توانیمانە شتێکی بچکۆلتان پێشکەش بکەین لەوەش پیرۆز بێت ئەم شەکەگوڵی کورسات مەگەزینمان دووبوونتان بۆ ئەو داهاتوە گەشەی کە چاوەڕێتان هەڵبەتە دەبێ بدرێ بە خانمەکەمان لەبەروی کە ئەو سەرەکی بەڵێ زۆر سپاس دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە پێکەوە با پەیامی هاوڕێیانتان ببینین لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی پاشە نەگەڕێمەوە لای ئێوە فەرموو ئەمەوێت لێرەوە پیرۆزبای ڕۆژی جیهانی شانۆ لە هەموو شانۆکارانی جیهان بکەم لە هاوڕەکانم هەر بەرز بنرخێم یادە من ڤارۆم کوڕی هونەرمەند عرفانی وەستا محەممەد کە ناسا بە حەمەد ئەمبڵ لێرەوە پیرۆزبای لە شانۆکارانی کوردستانەکەم و ڕێزمێ بۆ هەر هەموویان لەم ڕۆژە جوان و پیرۆزە پیرۆزبایی خۆمان ڕاستی سەرجەم شانۆکارانەکەم من وەکو حەمەزوڵا ڕۆژی جیهانی شانۆ لە هەموو شانۆکاران پیرۆزەکەم ڕۆژی جیهانی شانۆتان لێ پیرۆز بێت هیوادارم ئەم ڕۆژە ببێتە هۆی بەرزکردنەوەی هونەری شانۆ و دروستکردنی هەستی جوان و هۆشیاری لەناو کۆمەڵگادا هەمیشە شانۆ دەنگی ڕاستی و جوانی بووە دووبارە لە سەرجەم شانۆکاران پیرۆز بێت 27 سێ کە ئەکاتە ڕۆژی جیهانی شانۆ لە خۆم و هونەرمەندان پیرۆزەکەم و هیوادارم کاری هونەری هەرگیز نەوەستێت.
دووبارە ئەم ڕۆژە پیرۆز بێت لە سەرجەم شارۆکارانی کورد و کوردستان لە هەر شوێنێکن با پێمەلای پەیامی ئێوە لەم ڕۆژەیە پەیام لە شانۆ دەست پێ بکەم دەست پێ بکە فەرموو شانۆ پەیامی تۆ لە ڕۆژی جیهانی شانۆیە سەرەتا سوپاس بۆ کەناڵی کورسات کە هەمیشە بیری لای هونەرمەندان و بەتایبەت شانۆکاران بوو دەرفەتی زۆری ڕێکخستۆ بۆمان پەیامی ئێمە لە ڕۆژی شانۆیە داواکارین لە لایەنەکان بەتایبەت ئەوانەی ئەو کاتانی کە ئێمە نمایشمان هەیە پاڵپشتیەکمان بکەن چونکە هەنگاوی داهاتوومان زۆر باشترە بێ دەستان خۆش بێت شانۆگەریەکەتان ناوی چی بوو کە لە دەستپێکی کورسات مەگەزینە نمایشتان کرد تەختەی شانۆ سپاس ماندوو بوون دەستان خۆش بێت سپاسەکەم سپاس بۆ بەرنامەکەتان بۆ ڕۆژی جیهانی شانۆ تەنیاڕەواڵم لە لای من زۆ پیرۆزە تاگەشتمایکەی تر ئەمەلم پێێتی و هیوان پێێتی چی بە کەسانێکەڵێ ڕەنگە شانۆ تەنیا بەکات بەسەربردن بزانن تەنیا بەکات بەسەربردن ناوی بێنن هەروەکو ئەوی کە پەیامەکەم گەیان ئەوەی کە بەس بۆ چەپڵی بینەر نواننەکەەوە نوانێکی ڕاستەقینە نییە نەگەیشتو بە ڕاستی لەگەڵ کارکتەرەکەیە پێویستەکە ئەکتەر پردێکی پۆڵین لەگەڵ کارکتەرەکە دروست بکە کە دڵی ئەکتەر بە ڕۆحی کارکتەر بکەوێ دەست خۆش بێت چی بە مامۆستانی پەیمانگای هونەرجوانەکانی سلێمانی ئەڵێیت کە ئێستا بینەری ئێمە بن و دڵنیام کاوان هەم هاوڕێی ئێوان بۆ ئێمەش بۆ سەردەمی ئێمە شاروا بن کە خۆم خوێندکاری بە شانازیەوە خوێندکاری پەیمانگای هونەرجوانەکان بەشی شانۆ بووم و ئێستا مامۆستاکانت بینەری ئێمان و بەشێک لە هاوڕێیانیشم کە ئێستا لە کۆنتترۆڵنێکی لەوانە سۆنیاخان کە خوێندکاری پەیمانگای هونەرجوانەکان بووە مامۆستایانی پەیمانگای هونەرجوانەکانی سلێمانی کە هەم هاوڕێن و لە هەمان کاتدا مامۆسان بۆ پێگەیاندنی ئەو فێرخوازانی کە لە پەیمانگایان پێشەکی سوپاسیانەکەم و دووبارە جەژنی شانۆیان لێ پیرۆز بێت دەستی مانوبوونی هەریشێک لە مامۆستاکانمان ئەگوشین لەبەر هۆکاری زۆر مانون بە ئێمەوە و لەو بارودۆخە خراپەیە کە خاوەنی هیچ سەپۆرتێک نین خاوەنی هیچ لایەنێک نین بۆی کە هاوکاری مامکار لە نمایشەکانمانە بەڵام مامۆساکانمان بێ درێخی و بێ ئەوەی کە هیچ کەم و کورتیشیان هەبێ هاوکاریمانەکەن ئێمە زۆر سوپاسیانەکەین بەڕاستی تۆزێک کاگڕەوەن قورسە بەسکی خاڵی بتوانی دەرس بڵیتەوە لەوانەیە بۆ ئەوان قورس بێ بەڵام مامۆساکانی ئەمە ئەو بربەستیان شکانوە و بە خۆشحاڵیەوە هەموو ڕۆژێک لە هۆڵەکان وانەکان بێ ماڵێنەوە ئێمە زۆر سوپاسیانەکەین دەستان خۆش بێ و ماندوونە بن زۆر خۆشحاڵ بووین ئێمە سپاس بۆ ئێوە سپاس بۆ ماندووبوونتان سپاس بۆ نمایشەی کە ئەمڕۆ لە کورسات مەگەزین و لە دەستپێکی کورسات مەگەزین پێشکەشتان کردین و پێشکەشی بینەرانی کورساتان کرد سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت ئەوەش دیاریکی بچووەلەیە لەلایەن کورسات مەگەزینەوە بۆ ئێوە دەستان خۆش بێت سپاس بۆ ئێوە ئازان لەگەڵ